کۆمەڵێک وشە و ڕستەی گرنگی زمانی فارسی فێر بن. پلک زدن، پلک زدن. چاوتروکان. با یه پلک زدن درستش میکنم. با یه پلک زدن درستش میکنم. بە چاوتروکانێ چاکی دەکەم. بهانه، بهانه. بیانوو. بهانه تو برای کات کردن چیه؟ بهانه تو برای کات کردن چیه؟ بیانووی تۆ بۆ جیابوونەوە چییە؟ میزبان، میزبان. میواندار. اختراع، اختراع. داهێنان. ادیسون لامپ رو اختراع کرد. ئەدیسۆن گڵۆپی داهێنا. معیار، معیار. پێوەر. معیار شما برای ازدواج چیه؟ معیار شما برای ازدواج چیه؟ پێوەری ئێوە بۆ هاوسەرگیری چییە؟ میز، میز. مێز. بشین رو میز، بشین رو میز. لەسەر مێزەکە دانیشە. نمیشناسمت، نمیشناسمت. ناتناسم. خجالت نکش، خجالت نکش. شەرم مەکە. جسور باش ولی گردن کلفت نباش. جسور باش ولی گردن کلفت نباش. ئازابە بەڵام شلاتی مەبە. به خودت افتخار کن ولی متکبر نباش. به خودت افتخار کن ولی متکبر نباش. شانازی بە خۆت بکە بەڵام لووتبەرز مەبە. فروتن باش ولی خجالتی نباش. فروتن باش ولی خجالتی نباش. سادە بە بەڵام شەرمن مەبە. مهربان باش ولی ضعیف نباش. مهربان باش ولی ضعیف نباش. میهرەبان بە بەڵام لاواز مەبە. تکایە بیرتان نەچێت چەناڵەکەم لە یوتیوب سەبسکرایب بکەن و ڤیدیۆکە شێر بکەن بۆ هاوڕێکانتان.